والخير وحرمة الرأي وعزيز لأي برنامه ومجموعك بلغة لسرچول جور و جور هما خدمتانا آکام یا هدف یا آمانج و هدف لأي برنامه چه اوسه که بوده برنامه یک لاکر که بتوانید مرز بین یه هویت مذهبی و گرد هویت فکری فلسفی و تمدنی ایمه بسلمنی جواب کردن و را عزیزی که این برنامه دونه او راسیه لدر بکفتن که اوی که ایمه لطی زیادر ل 25 سال ورین قصه لده کریمه است هیچ پیوانیک و گرد او مذهب یا ایرکان دل خوشکره او آینه که در مرزانه خریا و سپال سلطان ساق هیچ وسایل یکچینیک یا خلف اینکه عربکه فارسکه تشابهک نری لبین ای دو دنیای لبین ای دو جهان لیکچینی جور یک بینیک ناتوانیتن دست نشان بکریتن چون تو دو دنیای فر جواز و دجوه یکن من صفحه خوام ولتانا باش کم که بتوانی من ورده بچیم ناو بلگکان و خاطر وی که رنگی که واسرا پژوهشی یا یک تحقیقی که زانستیش بوده تخوی پرسیاری که سرکی و چند پرسیار لاوچ یا هر پرسیار سرکیه یا بنراتیه دا باش که چند پرسیار بنراتی بیشتر که بتوانی من لتعقیب و دست آوردن او جواب او پرسیاره لا بتوانی من اینک رامان روشن و بود موضوع کان رامان روشن و بود و مرز بندی کان رامان روشن و بود یکم هینک گورا بکن که عزیزگل صفحه بیونن و منیش بیونن که دیرم توضیح دم ایمه پرسیار سرکی واسه که این مذهب یا ایرکان هر جوری که عرض کردم دلخوش کرده که نوی آین بودی آینی که بسیار دامرزانین بسیار سلطان ساق و چو ایمه یه تایسه روشن و بیسن که سلطان ساق آینی دان نمرزانی مذهبی دان نمرزانی یه را ایمه لدید ایمه و لدیدی یارسان ایمه و یه وروی بلگه روشن و کردی مثل تدلی خلال ای سال یعنی که چی هستن من تا یکی کی ای آینه ای مذهب دا مرزانیه و چو دا مرزانیه و چو معرفی کریا هستن چپ کهیتن قانون مندیکانی کی انجام دا بتوانی من ایه وکو پرسیاریک تر بکی من و بشیمشون جواوکانه من تا ارا جواو پیاکنه جواوکانه چه ای پرسیار سرکیه دابش که مثل ای پرسیاره لیکن من بکانی که ای مذهب ناسانه نکام من باید بیسن بعد او رسوم هینیلی او رسوم نرید دابون نریتیلی او واسرا پیروزی یا مقدسی یعنی کامن و کی بر ای
بڕیارە دا کە ئەوانە پیرۆز بن یا ئەوانە بوونە ڕسم یا ئەو عبادەت و واسڵا واجباتە باید وەجی باید ئایا ئی مەذهبێکێکی ئیمڕۆژە وەنەو ئەلحەق وە کاکەی ناسیەتەن شاخێکە لە ئەسلام یا یەک دینێکی جیاوازە یا مستەقڵە خۆ ئیەیکێ بزانی من ئێرەکانی پەیوەند دیریتن وەگەرد ئیسلامە ئی پەیوەنە وەچ شیوەیەک لە چ واسڵا وەسیلەیەک یا کەرەسەیەک کەڵک وەرگریا کەرەسەیل واسڵا مەفهومی وەچ شیوەیەک پەیوەند دریاوەسە ئەو دنیا دوینین ئەو واجبات و واسڵا ئەو بنەماغێ مذهب دینیە یا دینیە لە ئەبراهیمیە بنەماغێ دینیە لە ئەبراهیمی خۆ هەڵا لەناو ئەوانەیەکی ئیمڕۆژ ئەو واسڵا مەفسەڵگەلە ئەو هینگەلە ئەو چەبیشن تەقەڵگەلێکی ئی دو دنیا وەلیەکە دوورانی ئەسوە یانەنێک زوان فارسی ئەنگارەها و یا تەسەورات یا بیرروکەلێکی دوون مەزهەر تەجەدید زادمێمان شامێمان وە شتێک وە ئی جوورە لەلێ کەڵک وەرگرێت کە واسڵا پەیوەند دریاوتن شخصیەتێل گوران کە ئیمە وە فیلسوف ناسیمنیان جۆر واسڵا کەسایەتێل مەزەبی پەیوەند دریاونە چا دینیە ئەبراهیمی یا مەکتەبگەل و دینیەلێکتر یا پەیوەند دریاونە واسڵا ئەو چیتێکە وە ناو ئیرانیەت ناسێت یا تەمەدون ئیرانی جێکەفتێسن هەڵا یەکە خۆی باسەکە ئەوەیژە لەسەر بناغی جعلیات ئەو ئەداغێ لە کریاوە خۆ ئیمە وەختە پەیوەند یەکە ئی لە ئی ڕێگە لە ئی زوانە ئی ئەدەبیاتە چە ئەدەبیات واسڵا سوفیگەریە ڕێوازە سوفیگەریە ئی ئەدەبیاتە ئەدەبیات واسڵا نە سنیە نە شیعەس وە تورکولی ئیسلامە و نە ئەدەبیاتێکی هینە واسڵا شەریعەتیە بەڵکە یانە چەس ئەدەبیاتێکی سوفیگەریە کە خۆیان وەچە و ئەلحەق و حەقیقەت و شوونکەفتە مەسڵەکە جووروای جوورە سوفیگەری زانە خۆ ئەڕا ئیەیەکە ئیمە یانە بە ڕامان ڕۆشنەوە بوود ئەوان چی من لە ئەدامەیە چاکەی من چی من شیعە چووی سەرهەڵداوە شیعە چەست لە ڕوانگەی خۆیان با تەسەوف و عرفان چەندیانە و ئایا ئەو مەسڵەکە سوفیگەریە بینیان خۆشە وەل ئەقل و فەلسەفەیە ئایا واسڵا دەروونگەران یا یەکە خەرەتگەران مینێ وە ئەدەبیات خۆیانە وساڵکەن پەیوەند بین یەکی بین وەگەر یا قدرەت مافوق بەشەریە وەگەر حەقن ئەوان معمولاً حەق وە پێویشن یا یەکە چەکەن ڕێ ئەقل و ئستدڵاڵ وەسا لە فکر و فەلسەفە استفادەکەن کە بتوانن دیدگاوان خۆیان بانەزوان و مردمی بناسن و هەرحاڵ ارتباط ئی مەزهەبە ئی مەزهەبێکی یایی ئاینێکە کە دامەرزاننی خریاوە پاڵ سولتان ساگ وەگەردە شیعە و تەسەوفە چەست کە لە ئاخریشەوە بتوانیم یە ڕامان ڕۆشن وە بووتە ئایا ئی ئاینە یا ئی مەسەبە کە خستیمەسە وەرباس لایەنگەل جووروای جووری ڕوشن وە کردی مەسن لە کولیات خۆیە و لە جوزئیات خۆیە چە دەرێت وەگەرد ئەو دەسەوەردێلە یا یافتەیەلی مەوەیکە ئیمە لە ڕێ تاقیق و لە ڕێ مینەوانیوە و دەسەوەردیمنێ هەمجنسی دێرن لێ یەکچیەن دێرن جووریەک نینیەن یا جووریەک نییە و لە بوتە واسرا قسە ئاخر و نەتیجە گیریمان ڕسیمنە ئەوڕە هەڵا هینە ئی بەحس ئەیرەکانی بگوزەری من لە ئەو باسکێت
سەفەرنامەوە لە بخۆنیت و ئەو خارجیە چەند نووسانە لە مەورد مەزهەب وەسرایی وڵاتێکە کە وە ئێران ناوە لێ بردنە و ڕێوازێت جوورە جووری چەبیێس و چوبێ و مەرسومات واسڕە یەک و ڕێوازێل دینیان جیوەجیکردنەس لەوانە بگوزەری من نووسراوەی ئەسڵی کە بێسە خاڵە سەرەتایی یا نقطە ئەزیمەت معرفی ئالحەق مەزهەبێک وەنە و ئالحەق کە کاکەیی گرێتەوەرە وەختی بشیم ئالحەق منزور کاکەیە یعنی دو مەزهەب یا دو هیچ جیاوازی نێرن مەرسوماتەکەیان یەکی کە خۆیان وە کە بەشێرێک لە ئەو مەجموعە خانەدانێکە کە هی مەزهەبە و وجودتریایی ئاینە و وجودتری زانن و یەسەکە وەختە ئالحەق بشیم ناوشیم کاکەی منزور هەر کاکەیی گرێتەوەر و یەسە ئی کتاوە لە کی ئەوەڵین کتاوێکی لێی رابطە چابیەس غیر از ئشارەیە واسڵاسن ئەوانەیە کە سەفەرکردن یا ماموریەت لە وڵاتەکان خارجێری کرد سەفەرکردن یا ماموریەت داشتن لەیان وڵاتەکان خۆیانوە لە منتەقە بینە غیر از ئەو نووسراوە هینە جەستە و واسڵا پژ و بەڵاوە یا یەک ناتەخەسوسیە کەسێکی واسڵا و جۆر هین لە لێ هەساوکەن جۆر پەژوشکەر لە بەسەری هەساوکەن کیە ئیوانوف ئیوانوفی ئەوەڵین کتاوێکی لێ رابطە ڕەسانەسی چاپ چەس وەناو ئەلحەق مەجموعە ڕەساڵ و ئەشعار ئەلحەق کە چە کردێسن ئیوانوف ئیسڵاحی کردێسن و یەلە کورە کە ئەنجومەن ئیسماعیلیە بێز 1950 لە کورە لە چاپخانەی قادری یا قادری پریس لە بەندەرە بۆمبەئی ڕەسیەسە چاپ خۆ یە ناو ڤڵادمیر ئەلێکسیڤیچ ئیوانۆف ناو ئەسڵیە کە نۆڤەمبر 1886 لە سانت پێترزبۆرگ رووسیە چەکرە وە دنیاتێ وە لە تێران ساڵە 19 ژوەن 1970 چەکێتن مرێتن وایە وە شەرقشناس ڕووس ناسیێتن ئەو مەوزوع واسڵە ئەسڵی یا یەک هین ئەو ئۆبژەی تاقیقی ئەو لەسەر چەس لەسەرە ئیسماعیلیەکانە و جوور بەشێک لە شیعە خۆ ئێستا کە لێرە تعریف هینە تعریف چەند ناوەکی چی لەسەر دۆنم تعریف ئی بزرگوارەسە کە سولتانی مامەد عەلی سولتانی کە چە کردێسن خۆی کتاوەکە هین کردێسن تەرجمە کردنەوە لەلایەن کەسێک لە قۆمەل احتماڵاً بۆتن کە بعدەن ئشارە بکەین خۆ مەحمەد عەلی سولتانی چە کردێسن کە لێرە معتەقەدە کە ئەو لە مەورد ئیسماعیلی لۆچە دەواازەی گووا یا پەنجەرەی گواز کردێسن لە مەوردە ئەڕا ئیسلام شناسیە لە ئیمڕۆژی پس دەر نەتیجە ئی پەنجەرەی کە ئیوانوف وازی کردە ئەڕا گورانشناسی یا کوردشناسی نییە بەڵکە ڕاچەس ئەڕا ئیسلام شناسیە و ئی پەنجەرێک لە لێوە تماشای ئەو دیوکەی چەک دونیتن فقط منزەرەیەکی ئیسلامی دونیت ڕاوە ئیسلام شناسیە ئەو چە کردەسن لە 1907 لە بەخش زوانناسی یەسە ئەزوو هەیەت ئەلمی دانشگای سانت پێترزبۆرگ خۆ ئی تازەیی هەر ئی بەخش واسڵا هیناری تەزەکر ئەعلا لەلایەن هینێکەوە کەسێکترەوە کەسرا هەیدەری احتمالاً لە ئینگەل سێگە بنەماڵەی هەیدەری بوتن چونکە هینێک شتێکە لێ خواندم کە لە کەسێر نزیک لە ئەوان تاریف و تەمجید دەرێ کردی وەختی تماشاکەیتن مەسەڵاً یە تازە ئی کتاوە هین کردێ تەرجمەوە کرد دوارەوە فارسی کە وە لە هینیی نووساوەسن لە تاریفی
ای کتاب قوی ترین کاری که لحوزه مطالعات الحق انجام گرده. خو آخه یکی ایسه چین سری یه مشت مزخرفه یکی ای کسرا حیدری و نظام محمد علی سلطانی و کسی تر و تودل خریکن دواره چاپی کن و چاپ تازه کن و لاوچگان دواره چاپ کن یه هدف دنبال که این مزخرفات دسترس بودن آسان گیر بایدن و بوده شناسی هویت چه گوران و او ریچ و چه بوده شناسی یا شناس کرد و عام. خب یه چکر سند را داست و روشل مطالعه تطبیقی ادیان به طر مباحث نظری و مناسکی چکر دیسن و بررسی جغرافیای تاریخی الهیات و جهانشناسی و مناسک آیین یاری چه پرداختی یا انجام داد. خو ای آیین یاریش مزخرف ترین نوع که بنیتبان ایه که ایوانوف و عنوان مذهب لسر قصه کرد. حالا چاپ ورنگی چاپ اکتری که للایان تعلیقات چکرده تذکر العلاقه دکتر محمد علی سلطانیش و چاپ رسانیه سه که نظم ایدوانه چو تعلیقات و گرد ای بخشیه که یه هر خود تذکر الاحلاس که دواره ترجمه کرده است یه زبان انگلیسی یا نظم به کام زبان ترجمه کرده فارسی و یه چیز یه تعلیقات و اصلا ترجمه کرده است اضافه بکنه. خو ایوانوف و تذکر الاعلا نو مقاله که محمد علی سلطانی لچوار شهریور 1397 بدو 3 سال وجلیه چکر دیسن لروزنامه اطلاعات لسایت که چاپ بیسن و تقریبا 6 روز دیاتر لمرکز دارالمعارف بزرگ اسلامی مرکز پژوهشی ایرانی و اسلامی چه بیا دواره چاپ بیا ای مقاله. حالا علویان جمع علوی که یه هین که من دوار با ای قسمته که محمد علی سلطانی لمورد علویل و چویشتن و لمورد هینوا بعد لادامه تایره بای من دیره چی من که مربوطه و یکی بزنیم علوی لادبیات شیعه و چو معنی که خب محمد علی سلطانی واورده علویان ایران یه هدفمند لی انتخاب این مفهوم علویان ایران یا این ترکیبه لزاگروس و ایران چه مرکزی و شرق و گوران و شاملو قرقیونلو یارسان و کاکی مشهورن. خو این تازه است که و پی اضافه کرده که لجی الحق چون یه جاش قلم اصل ای بزرگواره. خب علویان لزاگرس و ایران مرکزی و لشرق چکن و گوران و شاملو و قرقیونلو یارسان و کاکی مشهورن یعنی علویان ایران و وجودترین ای بشیده. خب ولی مناطق هینیک ولایت ایران سکونت دیدن. حالا و یعنی چند پاسداریل یا نگهبانیل راسین فرهنگ ایرانیه یعنی چیز بیانه ای بزرگوار پول سنتن ولی یعنی با اصلا فرضیه یا ادعایی که زانستی نیه که بتواید باشونه بچه و بسلمنیته وقتی یه ادبیاتی که پول رای گیری که بتواید گچشتی بشونیده یکا و مزد رای بوده. خب گزارشی که لمورد ای منظوری علویان زاگرس یا علویان ایران اولین کسی که چه سپه که چطور لمورد ای مردم و بینو تو و دیگران بناسیته چه بیاسی کی بیاس اعتماد السلطنه بیاسن که اعتماد السلطنه لدوره قاجاره یسه که 1259 لدالک بینه و 1313 قمری چست
مردنیه و ئەو چاکردێسن کە لە هەوزەی ئیرانشناسی فەرەنسا فعال بێسن و یەکێکە وە قۆڵێکە محەممەد عەلی سولتانی یەکێکە لە کەسێکە لە هەوزەی تاقیق و فەرهەنگ چاکردێس خاون ناوێکەوە کارێل ئەرزشمەنێک کردس. خۆ ئێستا بچی من ئەلەوی خود وقت ویشه علویه ایران که شامل گوران و اصلا یارستان و کاکیش بود منظور لعلوی کیه؟ علویه کسگلی کن که چه علویان و جمع علویه و علویش است لخانیان علی و اصلا مشتق بیسن و اینه که لنظر لقات چست من و علی منصوبه یا لعلی علویه لعلی و مشتق گیر یا این آوه. خو لأصلايا شامل سي جروب بود. خو يكي علوي وكاسي قشنه كأولاي علي وفاطمة يعني فاطمة دويته محمد ابن كيبيز عبد الله يا پیغمبر مسلمانية البيز وعليش و آموزاي بيسن هلا. خو إسا منال جفته یا لنسل اوانه بود و پیوشن چه علوی و لإیمانیه علوی یعنی سید و یسه که محمد علی سلطانی لیره درست وشیدن چون تمام سید ای خانیان داریله سید و اصلا کلان یا کلین گورا خویان شجرنامه درست کردنز و یا بدون شجرنامه خویان چکن و بنماله علی زانن و هر وی دلیله که هندرن عنوان سیدی در پس لی معنیه یعنی چند علویه هر وی جوره کسیلی که عثمان را قتل عثمان علی متهم نکردن ولی عایشه و معاویه و نازانم زبیر و او مجموعه که بیونه ها دست لو زمانه برای علی چه پشتیبانی نکردن که لی معنیه علوی بوده عثمانیه لأدبیات شیعه. خب سومین گروهی که و علوی ناسیت کسی که علی او سی خلیفه که حسان ناکر رد کرد و علی و جینشین بر حق محمد ناسیتن که لعیه علوی بوده چه و کسی که شیعه بوده. در نتیجه لعیس معنیه چه کرد؟ لعیس معنیه علوی خوی دینتو و ای خاندانگل الحق یا کاکیه لعلوی لتعریف علوی و اصلا جید آغاز محمد علی السلطانی و لئی مورد و لئی تعریف و درست بشد. اما نکی یک گوران بخشی لعلوی بود یک کامل قرد کردن و نادرسته چون گوران لهویش کام لئی تعریف له ناگنجی و هیچ تا سردم 200 سالی و نوروز سورانی او فیلسوف گوره چه و هین و آشکره و درست و صراحت تمام جمجرغه ادیان ابراهیم و لاوچکانی و ژیروچکانی و شاخکانی و پلپوی گشتی چه رد کرد. در نتیجه سیل خویان توانن خانه و خویان و سلسلکانن به شکلی علویه بن ولی یه مورد گوران هینا که مستاق نری یا درست نیه راست نیه. خب اوی که لشون ایه اتمال دل سلطنه کی بیست ایوانو واصلا کاری که نرخانن کرده لی مینا. خب یه هاورده سو چه که کاری که نایاب کرده کاری که ممکنه لمورد کی و لمورد محدوده یا گستره و قولایی یارسان و تاوچه آتش بگل مششعی زنه ای به وجدان و شیک تازه برده چه کردیسن آتش بگیش برده سکار آتش بگیل مششعی و تنیا سلسله کن که لطی این مدت ایما خریف فعالیت بی من در زمینه در ای رابطه
ئەوان وەڕاستی پابەنی خۆیان و ناوگوزاری وە چوارچووەکەی خۆیان هەفز کردوێن و وارد یەکە خۆیان جووربەقەی شاخل ئالحەق و یارسانی بناسن و نازانم پەلام حقوق و واسڵا هەوزەی ئیمە بێن ئەو کارە نەکردن و سەلمانن کە و هین خۆیان دێرن وەزن و چوارچوەی واسڕا پرەنسیب و ئەخلاقی خۆیان دێرن وەلی خۆ بەقییان ڕعایەت نەکردن ئەما ئیان ڕعایەتکردن وەلی تماشاکەی لێرە ی دیریتر ئەمدەن ئی باسە بێت وە ڕاست سەر ئەوان کە بتوانێتن چە بکێتن یارسان وەلا ڕێبوێتن منزورەکەی ئیمە لە یارسان وەلا ڕێبوێتن یەسەکە جەزایر فکری و ئێتقادی دەر حوزەی ئیران فەرهەنگی خویە ئیران چ یعنی وڵاتێکی فەرهەنگیە ئەرێکانی وڵاتێکی تەک ملەتینەوە چە بود ئیرانێکی فەرهەنگیە کە لە فەرهەنگی لاوەچ درست بیەسن یا ئیرانێکی واسڵا کە لە قەومەل تەشکیل بیود و لە زوانێکتە ڕایبەنێکە و یەسەکە قواسێک بێسن کە لە ئی ئەقیانوسی کە پەیوەند دێرێتن وەگەرد هەوز یارسانەوە یارسانی جوور بەشێک وە تایوەت لە بەش شاخەی ئاتەشپەکی جوور بەشێک لە جەزیرەل واسڵا دوورگەی لە فکری و باوەڕی هەوزەی ئیران فەرهەنگی پس ئی منزوری لە هەوزەی ئیران فەرهەنگێکە لە مێرپەرەسی و ئیزەدی تا ئیسماعیلی و قەڵەندەریە و مەسیحیە لێ قەدیم و چەکردە ئێتقادات و ئاداب و ڕسوم چە ئی فرقەوەلە و ئی نەهلەغێ لەواست پس ئێسەکە منزور ئەوسە کە حەزرەتی ئیوانۆف لە ئی پەهنا چەکردێسن خەریک پەژۆش بێ وە چشتین کردێسن پیا کرد نەڵا وە خاتر ئەوەی کە بەڕاستی من ئەزیزیت توانن ویدیۆکە بوستن و بعدن ئیمەتن بخۆنن من تەنیاش جەوهەرە مینەکەی وە خاتر ئەو ئەزیزێریکە کە وەمل فارسیە زاڵنیەن و کوردی بازگۆی وەکەم خۆ ئێستا ئیوانۆف لە ڕا تحقیقات مهمێک کە نەتیجەکەی بێسەچە تەزەکر ئەعلا چە کردێسن ئەنجام داوەسن و مهمە ڕای بێست و لێی رابطە وەگەرد هانری کۆربن چە کردێس مکاتباتێک نامە پڕانی داشتێسن کە یەیچ چە کردێ بڕێک لەلێ هین کردێ کە سەرنجە من هاوردمەسن نەقل قەول کردێسن کە ئی نامەوەلە لەگە 2 مرداد 2032 تا 29 کە بەرابەرە وەگە 2 مرداد 1932 بەرابەرە وەگەر 29 هاوکاتە یا هاووەختە وەگەر 29 ژوئیە 1953 کە نامەوەلێک هین کردێ ڕەتبەدەڵ کردێسن وەگەرد هانری کۆربنە کە لە ئەورە لە مەورد یەکوە نووساوەسن کە من هین کردمەس ئی مردمە لە مەورد ڕەوش زندگی اجتماعیان وەکە لە زمان فاتمیون واسا لە شوێنی بینێسا هاتنەسە پاڵ ئیسماعیلیە خۆ فاتمیە و ئیسماعیلیە سن چ ڕەبتێک دیری وە گوران ئێ باەتەکانێ چەبکێت شەرم بکەن یانەوەی جوێ بدون سەنەت هین ڕەبتدان خۆ ئە وەتێز من دەی هەوزە چەکردنس خەریکە هینم پەژوهشم و دەستاوەردێلێک داشتمەسن هینە مکاتبات هانری کۆربن و مەلاتمیری ئیوانۆف کە لەلایەن کەسێک وەناو زابینە ئشمیسکە تەرجمە کریاوەسوە و هینە نووسیا و لەلایەنە ئەین ڕووبەخشان چەکردێسن هینە تەرجمە کریاسوە کە ئیە لە سەفەی قسە لە لێکردن سولتانی لە سەفەی 142 تا سەفەی 143 هاوتر بعد لە نەزەری ئیوانۆف هاوردێسوە کە کریستیان ژامبە نووساسە کە لە مقدمەی کتاوەکەی کە ئیوانۆف وەتێسن هەر فەلسەفەیەک لە زەمینەی علوم دینی چەس خەڵپەردازیە و مۆهومە بعد یعنی وەگەر فەلسەفەی واقعیە هین نێرێ هاوجوزی نێرێ هاو سەتی نێرێتن
و یسکه فقط گفتمانی که روحانیه لشرایطی که تاریخی تایوان و یسکه اوی چه که ایرکان مایک داشتود هاورده سویلیره مایکه لزمینه چست لزمینه سیاسیه و لزمینه لبوار سیاسی و آموزجاریه که هاوی توصیه های اخلاقی و سیاسیه که ایرکانی چه داشتودن اینه کیش داشتودن مایکیش داشتود لی بوار سویل بوار فلسفی نیه یسکه من لتعیین اسماعیلیه که رای عزیزی بزن اسماعیلیه چست لإنترنت دور مثل که لفرشون هریه لتعریف و ناسان اسم فرقه اسماعیلیه حاطی هستن که پیروال محمد ابن اسماعیل ابن جعفر صادقا که چکر نسن که سال 145 هجری وفات کردی هستن که بعد لشون او کرکه محمد و عنوان ایمان قبول داشت نسن و در نتیجه که یعنی هنا کلا و هفت امام قبول دیرن که قرمتیل و اصطلاح او هینیلی که برای کس پیوانی داوست علاق و لوری چو کریسه هویت ایمان رب داری وگر اسماعیلی و فاطمیلی فاطمیلی چه خانیانی کنده شیعه البته با یهیش لفکرم نه چون که دروزیلی تاریخ خوانیتن بعدا دروزیلی چیه شاخلیان جواب بود که اعتقاد و حلول رو یا تناسخ رو دن معلومی کامیانه که دشون یه جنوسان حلول ولی یه جنوسان تناسخ حالا یعنی مفهوملی که و تعریفی جوازن ولی خب اهمیت پیان نیری اصلا که یعنی تعریف کن و درست بونه کار که رایه که مطلبه که برسنن و خوانوار فاطمیه یه بخش لش خاندانی که لشیعه لچه اسماعیلی که سالگل 297 قمری تا 567 لمناطقی لسرزمین غرب جهان اسلام این کرنسن مراکش و لیبی و او منطقه لهین داشتنسن حاکمیت داشتن فاطمی خب باب رسیم چه رسائل مجموع رسائل الحق که ایوانوفی که لسر و محمد علی سلطانی او هم که تعریف علی کرده سن خب یه چک و چه دست بکتن و یکی ایما بای من حمد بیشیم ستایش بکنیم بپرسیمن یا یک تعظیم که لورانور پیغمبری که چکرد شقل قمر کرد مان کرده دو کتو و یا که یه شیاو یا شایسته چست احترام حمد میکنیم بر محمود یه نوتره را محمد خب لشونه چه و سرکرنش یا ستایش یا تعظیم دبنویم نرا امیری که یک شوا 10 نفر کفار چه کرده؟ قتل عام کرده یک شوا قتل 10 کفار نمود خب و ما هینک محمودی و محمدی که چه مان کرده است دو کتوا و امیری که 10 نفر و قتل رسانی هستن که حالا ایره کنه صفت کفار رای بویتا کار یا عنوان کفار رای بویتا کار کشتن حلال نه که یا یک عمل ای امیره چس راگشته که تحسین برانگیز نیه یا جی قیرزانی و هر حال یه چس یه دست پیک کتاوی که ای حضرت نوساسه لمورد الحق خب لادامه یه فهرست موضوع کانیا که ای فهرست موضوع چس که بوده ای جدول واسه تجلیات هفتگان ذات حق لجامعه بشره که اکثر نیسراوکان لمورد الحق و دستر ای هفتین نیسیان است یا یه دسپیک شروع کار یعنی شروع فکر و کردن یعنی خب جامعه چه خاونکار جامعه مولا که منظور علیه خوشین سهاد و قرمزی محمد بیگ و
خان آتش. خب ای 7 خاندان 7 دوره و اصطلاح بوده چه؟ بوده بنمای مذهبی که امروزه و الحق و کاکی نو گردنسن. خب ایه غیر از یه پلان یه طرح سیاسی نود هیچ مزخرف فکر نیه، یعنی هیچ جیگال تجاری ای ترکیب ای بنما خاونکار چکده جبرائیل و میکائیل و اسرافیل و اسرائیل. حالا یا لتوزیه که لیره ایزدی آورده دکتر مهداد ایزدی که یا چکردسن یا فره هین داشته گزینه فرست یا هیچ کاندیدیگ نیاشته کسی نیو بننور یا فره کس لیره جی گردنس و اصلا یسه که دوره علی سلمان و قمر و حضرت محمد و نصیر و فاطمه که یعنی یارکانه بود و خوشین بابا بزرگ و کاکرده و کرفقی یا با فقی بود با طاهر محمد جلاله که یعنی بنیامین داو پیرمیسی و مصطفی و هین و اصلا یعنی یارکان سلطان صاحب بود که لیره چند 5 کسن 1 2 3 4 5 کس و یا بود 6 کس و اصلا در نتیجه ای خاونکار علی ذات حق خلقت بعد ذات حق و اصلاتی جسم علی یا خود علی حق ذات که چیز تیتا جسم خوشین و سلطان یعنی علی نمایندگی کن ادامه دهنده چیز اهل بیت یعنی خویان هینی که واسلا اصالت و مشروعیتی که شخصیتی و اعتبار قصیق نیرن و طریقی و یه قدرت مافوق بشری رد پیانا کن جور محمد یا جور موسی یا جور عیسی و یه سکه تماشا که من بش اصلی تذکر اعلا لسر ای 7 دوره سه و ای 7 دوره چه 7 مزخرف بیشتر نیه لرواندی ما حالا کسی و به اعتقاد داری توانیتن ده جیر و نو تایوت بخوی و قواره خوی بتوانیتن اعتقاد پی داشته تو و رایجه احترام بود ولی وقت تیرن ده ستن مل ایمیج و کنه هویت ایمه مجبوری من لیزوانه بیشی من بان ایرکان قرصی لخوتان دفاق. خب حالا یکی لو کسی که تازهی چیتیگ نویساسن سوران همرش دکتر سوران همرش که اشاره کرده یکی لنویسا که من ویدو ورین لسر او برای قصه باز کردم که بزرگوار مدتی که من هم خدمتی و تلاش کم که بتوانیتن یارسان جور آین استفاده نکتن و اویش دنباله ای هنیل پاننتشون پای ای نویسریل ورینه و تعریف کردیستن که کسی که پژوهش علمی واقعی کرده دکتر مهرداد ایزدیه که لکتاو زکرس یا کردگان که احتمالاً اینی کرده من نیمسه که چله مورد ولی خب احتمالاً هر یه بوده که مقاله که اینترنت هست هرمای و نو یارسانیسم که بشکل مقاله یا یک هاوتای مقاله که لسر ایزدیسم و لسر علویسم. خب یه که هر او هفتینه 7 آواتار و اصلا آواتارز اینه که سکندری ذاتی مهمان یا ادبیات اینه نوراللیاییه دیار چیمنسری و حاج نعمت. خب تماشا که ای بزرگواره یعنی که شکر نسن که یه ستاره این یعنی بدون باوک بینسن که تنیا لدالک تولا بینن و ای 2 ستاره چجور مزخرفی شخص کسایتی که ساخته و تمام معنا چه ابراهیم که در صورتی که هر بنا و شیرکان خود نوراللیایی چکتن دودن هنر ل مال و اصلا لحضور سلطان صاحب
دوادن دو دنه لیلی پری یکی چوتن هین خویته دالک باویار خویته که حامله بودن و که لمال سلطان ساگ و اصلا کار که و ادبیات که سی قاسم افضلی و نور علی الهی کنیز مالیانه دیت پیر مکایله خویته و حامله بود باویار پیا بود و او یکی علامه دشونک نمیده نو کردیکان و جوری که تولد و یاد دالک بی ابراهیم دانس قلم چکن لو شریلاتی که یدنتری این بیت سی محمد بیت دیت جنکه دیت زینو و اوش خویت و حامله بود و ابراهیم یه جهلیت که این بکن هاوتا بود و هر حال یه که من ناش مثلا چون هر این يعني رخاتية ويدو كفر تولاني ونوتن لمتن أو مقالة إنجليزية ناوردم كيش نيسا سورسا كيتيا خزانة هين هاورد شانامه حقيقة و برهان الحق نور علي الهي كيانا كان سورس يا منبع حضرتي چس يانا خو ولی لواقع هر ای هینس هر ای هفت دورسه که کی ایوانوف باش اصلی کتابه که لسه اینی لسه خو لسه تای و واصله هاوردی ایوانوف که ای اول آخریار واصله یاهو این واصله تصحیح داغلی هر کس ای کتاب بخونه باید شکتن ارا هیچ نادانک نوشته اظهاری نکتن چون چس سر خب الا ایرکان ارا دانا بیوشته سر نیا اصلا نادان و دانا چی توانید ارا طرف ای کتاب خوانده سه خوی لکام امتحان قبول بیک و دانا ناسیا اجازه دیگه کتاب بخونه مسخره که چه بتوانید کتاب پیوسته پای اعتبار هر کسی کتاب بخونی چه بودن ران آدم نباید شد چون سر مسخره بازی که یک صفحه 5 آوردی است مسخره که یعنی سوار کردنست وی لفاظیه وی ادبیات و یواش هزارات پروفسور و دکتر هری لجنه رنویسی کردنست و ایسا بیسا چه بیسا واصله بتوانید روش آکادمی بچید این که تحقیق بچید این لجنه بخوانی بنویسید و تا موقع بوده واصله پژوهشی که زانستی ایسا که ویشیتن مثلا کسی جو پروفسور مدیکا کی جو دکتر سوران همراش چن لیانه استفاده کن که ارکانی ویشی یعنی سر چاول نادرسته نه یه کسی که این کن استدلال کن که یه روش زانستی روش علمی تحقیق علمی درسته که آخه روش تحقیق علمی تو باید کنی یکی لپایگلی چیز کنترل منبع سورس کریتیک واسه خب این آورده لصفحه 6 چه کرده دنیا چی خلقیا بزنه این مزخرفات و خلاق عالم کسی که عالم خلق کرده لأول و لو روج ازل و چه کرده است لرین و وجه لیک مخلوقات خلقی لقدرت کامل خوی چه کرده است یه دور درست کرده یه دور خلق کرده و نوع او دوره چه 5 دمچو 5 صورت چه لخوی نمایان کرده یعنی 5 کسته لوینه خوی درست کرده یه هینی مزخرفاتی که ارا هین استفاده لیلی کرنه سن ارا خلقیان سیل هفتوان و هر ایه این چه واصلا او دف الا دور السفيدي که من مدتی که خریکم لسر مقاله واصلا سرچوالك لمورد
ئیزەدیەل لە مەورد ئیزەدیەل هین کەم خوەنم هەریە لەوریشە لە مەسحەف ڕەشاتە کە ئەوەڵ دەف خاڵق چەکردە یە دۆڕە سفید یا دۆڕە چەرمگ خەڵق کردێ کناوەسە بان پشتیا مەل دروست کردێ سۆ یانە لەورە چیمنە سەری وەلی خۆ ڕایەک ئی بزانێت لە نەزەرە تاریخی لە نەزەر میژووی ئی دوو جەعلیاتە لێیە سەردەمە دروست بینەسن و ماتەواکەیان جووری گواسەڕایی کەلەمە لە چنینەسە پاڵیەک و ڕواایەتەکان دروست کردنە ئەوە سەڵمنێتن کە چا لێیە سنترۆ لێیە نەهاتووە هەماهەنگی کریاون نووسیانە ئی جەعلیاتەکە و کریاسە جێگرە شارستانیەت گوران کریاسە جێگرەوەی جیهانبینی فکری فەلسەفیە گوران ئێستا کە لە شوون ئیە کە من ئی بەرنامە دروست بکەم ئیمە ئی کارگەلمانە یە بەتە ختمە مەرزبەندیە ئیمە و یارسانی ئیمە ئەو شتێکی ئیمە لەژێر ناو یارسانی لە تێی 25 ساڵە قسە لێری کردیم و ئێستا یا ئەنوانەکەیش لاوەردیم ساڵانە ساڵە و لێی لەفزە جیهانبینی فکری فەلسەفی دانایان و گوران یا و گوران و شارستانیەت گوران استفاده دەکەن و خاطرۆی یارسان و لە ڕێ بەریا وای ئێستا کردنەسە وەسیلەیەک ئەڕا وەلا ڕێبردن هەم دەستاوەردەکان من و هەم وەلا ڕێبردن کە هویەت ئیمە و ئەدامەدان هەرە ئەو هویەتێکە کە لە ژێر ناو کاکەی و ئەلحەق و ئەلێلایی و ئەلحەقیقەت و تەریقەت ئەمام زەمان و فڵانویانە قسە لێرەوە کریاوەسن خۆ ئێستا هینە من نازانم ئەسەن ڕان سەیرە ڕان تاجە بە چووکی یە خوێندیە وە حتا لە ئەو چوارچوو باوەڕ مەزهەبیچە ئیوە پێ قبول بیاخە یە مشت مزەخەرفاخە یە تو هەرمای 5 نەفەر هین کرد چە کرد فەوری قوڕانی ئەویش لە قدرەت چە لە قدرەت وە لە سڕقەی بووە قوڕانی ماڵات حازر کرد و ئاو حازر کرد و ئاغر حازر کرد و نازانم گشتی حازر کرد دوای دا و هەڵا ئیمەتن دوای لەو سەردەمە چەبی یەسەکە یار یا حەق فەرموود خۆ دوعادا هوو کەشید بعد زب کرد فلان ئاغر کردووە گشتی وەشیوەی مۆجزەی لەو ئەوەڵین چە ئەوەڵین جەرەقەی واسڵا خلقەتە مەخلوقات ئەو ئەوەڵین جەرەقەی واسڵا زەمانیە ئێحساویتمە ئەو ئەوەڵین هەناسەی زەمانیە کە خەریک بێسم واسڵا دنیا هین کرد خەڵق یەسە تماشاکەی چا دوعای دا و فلان کرد و پوختەی کردن و گشتی و لە تەریق چە لە تەریق مەوجزات وەگەر ئەو 5 نەفەرێکی ئەو 5 چێرەی خۆی چییە کە دواتر حتمەن بتە 5 تەنە خۆ من ئاو چەرخ هاوردن و چە هەری ڕسوماتێکی ئەمڕۆ لە ناویانە جەئین دەرێت ڕواج دەرێت دابا هەر ئی پرۆسە تەی کردێسن لە ئەو زەمان ئەوەڵە ئەو چەرخ دەست ماچ کرد و نازان چەکردن و دوعادان و فلان و یانە ئێستا چە کرد لە شوونێکی جەم هینبی یە قەترە عەرەق لە هین یەکی چکیە ئەڵا لە ناو کوردیەکانە لە تێوڵ بنیامین چکردن کە بووتە جەوزیە لێرە یەک قەترە نور لێ جوین یەکی مالومی نەکرێکیە یە جەوز و هاوردنە جەم و بعد چەکردن هەڵایەتە جەوز سەر باە بشکنن و قەراربی چە بکە 18,000 ئاڵام خەڵق بکە ئیجاد بکەیتن بعد ئەمر کرد قەباڵەی سڕمەگوو هاتنەوە کە ئی سڕمەگووی چەچەز 1001 مهر کە 1001 ناوخۆ بوتن چە بوتن لەقەی مەسڵە وەخاتر ساهی و ئیجۆزە لەسەر قەواڵەکە چە زاهر بی و لە شوونی چە خۆی بێ یە سوورەت و قەید بی
و در قیبی و خوا خوی چه تنیا من و خداوند تنها و اسرا لم یزل واحد و تنیا من گشت قیبی وانه که خلق کردی لشونه چه 7000 سال تر چی درکتر این کرد و 7 صورت تر این کرد و ای سلسله مراتبه مزخرف تکرار وکیتن هر چند هزار سال شون اول لوره 7000 سال لیره دواره 7000 سال تر یا دورتر این کد اول لوره یه چین تر معلومی را چه خلق کد لو دوره یه لیره دواره 7000 سال تر یه چین تر دواره خلق کدن تا هی جوره هین کرد لشون استحاطه نوبت رسیده 4 دانه هین نور که بوده جبرائیل و میکائیل و اسرافیل و اسرائیل که لنور خواه هر یچه لنا او مصحف رش ایزدیلی چه هاتی که یعنی نشان ده که پیوند دیدن رای دیره اشاره کم که رکانی دوار چیم نستری عزیزیل بتوانن ای گریه بینن و گریه او وگر ای لکرو ولی که گریه دریان است و هر حال من یعنی ناش مثلا زیل توان کسی لی بتوانن را خوانت ویدیو که بوستن چپ کن بخوان هیچ مایه نیری من نازنم ای هم که و ناو پژوهشگر کفتنز ترکستان و هم که ترجمه دلی کنه را چه مایه چست این مزخرفات حتی لو چواچی و مذهبی چه که پشت موجزات و اصلا شقل قمر و نازنم هینی چه اسلامی چه و نازنم کت کردن دریای نیل للایان موسا و انا پشت وانی چه شکانه نه ای هم که موجزه حالا دی وقت رسیدن ساق زور که و دی هیچ مالات که تا آیم که تا مالات باو که مرنی باو نزنم قتل عام که هچی کار به پرنسیب و به اخلاقیه و پیکن راچه را خاطری سیر بیچو تا پای اعتبار خب یه سشای عالم دوای دا و قروانی هاورد نو یه چکر دیره جوز لجیبه میکایل لورا لهین تول یکی دا چوریا عراق یه جوز ولی لیره چه جوز لگیفان میکایل هین بودن و بنیامین شب کتن پیروز سابکار وشتن من تالوتم و بنیامین که بوده چه پیریو سابکاریش بوده تالوی یه هر او هینگه هدف او ادبیات او فلسفه که ایل جنه و ولا ریبون یه طرحی که سیاسی واقعیه تمام یعنی طرح سیاسی ولاتن خود لو وصل لروانگی که این مذهبی شو بسنجیده خوی نوت وصل قواری که بتوانیدن یه نظام یک دست یک نظام پیوندار منسجم سیستماتیک مذهبی لیو و عربایتن که کمتر دی فرفر خراو و جوره پرجو بلاو مسخره نود یه چو سر هینی کرنه سیکو جو سر دانه سیکو یعنی فردی مزخرف اصلا وقت و این نکیمه که بتوانی من برسی من ویدیو که فرد طولانی و نو چون زمان طولانی و بود نزیل فانه لهر چند نوبته ولی خو ارزش و دیریتن تماشا بکن بعد چه کرده لیره میدان مرتضی علی تیخه که زلفقاره که حاج نعمتی شست سری که نزد تیخه که وپی قرآنی سربرینه یا زهد کردنسن چه زلفقاره ولی رو وطیسن چه که لکیوکی درست بیستن قذب بعد شهادت که 5 تن آل ابا محمد علی فاطمه حسن و حسین و یه سکه این مذهبه وی جوره بنیاد نیاستین که چکریسن میکائیل اول ده پادشاه خویز این داستو مصطفی و رزبار و بعد یعنی و نوبت چکرنه سر دانستن لشون پیر میکائیل سر داستو بعد چکرس پیرالی سر داستو لشون آبدین و چه پادشاه و تیسن لشونه
که این میدان مرتضی علیه، میدان یاری دیگه، میدان مرتضی علیه. قرار چست سرمگو ایسا که ای تیخه اوز زلفقاره یه سرمگو که لیره ای جوزی چه چست اوز سره. خو و ای سکه چست لا اله الا الله محمد رسول الله علی ولی الله است که شهادت پنجتن آل عباس. خب یه بنیان ای مذهبه یس دیرن چه جمهوری اسلامی بیتوان ها تخوریان او قرار فشار ای هم که درود دلیسه هم حرس گرید لیتو شد تخوریان. این مزخرفات بیس مذهبی و نو علاق و کاکی و نظر فلان بیس جگر جهان بینی فکری فلسفی فیلسوفه که هر این مزخرفات رد کردن و ریشخانه پی کردن تا 1858 که گوبینو واتیس منطقه فیلسوفه ریشخانه ای ادبیات و ای پرنسیپل و ای ادعال و ای باور لکن ایسا لیره تفاوت شریعت و گرد حقیقت چست ایسا لیره که بنیامین پرسیاسن تفاوت یه صفحکانی چه البته دیارن عزیزی توانن بینن که صفحه 166 لیره صفحه چند ایره کانین لقیینه کنه و لخوار نیسونه حتما لیاد الملکوید ولی خب یه ادامه اوسا که یه صفحه 160 حتما صفحه 167. خب بنیامین چه که بنیامین پرسیتن یه 218 است واصله و هین کان رفرنس کن یه 219 است و ادامه معلوم. خب پیر بنیامین ارز که شا تفاوت حقیقت و شریعت چست و تیست چست جمع چو گردنست و قرآنی چو کردنست لی ای دو قوناخه لی ای دو مذهب که نیه دو مرحله شریعت و حقیقت چون یعنی و عنوان رواز و اصلا صوفیگری چوالی کردنست. خب صاحب کار وقتی چه الحقیقت کعبه رایندانه مثل باید تگن ساز حقیقت منظور تعمیر جندویان هستن چپ کن بچن زیارت بکن سو تا شام چپ کن اقرار و شرط بنیامین لحقیقت 5 نفر تا چنک چپ بودن جمع بوستن شکرانه و نیاز دواد دامم خریق نظر و نیاز کردن بنو کلام خونی و بچن طواف کعبه بکن. حالا چه جمع کعبه حقیقتا که دیره چه جنو پیاو چکن شو روش باید کنه لعو کعبه جمع بنو زیارت بکنو نظر دعا بنوین و جمع بی جمع نون سر مانگ باید قصر بکنو یه سر که هرچی دلت واسه را خوی نیسا و عنوان واجبات یه سنه دیگه نوردست یعنی لکور هاوردست کی رایوتست که یعنی واجبات. بعد 168 لیره هاوردست دون و دون چست خوجی دون و دون یه سپیر پادشاه وقتی پیر بنیامین ارز کرد پادشاه عالم این خیر خدمت حقیقت پیش علاق چه وقت خواهد رسید وقتی از کی این کن کی پاداش اعمال گرن و صاحبکار وقتی چه یعنی باید کنه هینکه ولی نیه یعنی رفرنسکه ولی رفرنسکه متاسفانه لی کپیه که من دیرمه نیه صاحبکار وقتی چه این منزل حقیقته خیر خدمت لآخرت لشون چه وقت دون و دون شوتن لو موقع دیدی یکی باید چه بود 1000 یکی برای او 1000 خواهد رسید الان دون بدون دیگر می رود به خیال آخرت از این دون بدون می رود که یکی برای او 1000 خواهد رسید. پیر بنیامین قرآنی چه بودن و تا گوسفند نصر جزو خدمت
یارستانه یه لیری چز یارستان بردی کرد یارستان لیره یارستان لناو نوسراوەکان حاج نعمەت لحقال حقایق و یارست فرقه یارستان لنامەکە سەی شەمزینە حەیدەری 1312 هەتاوی یاخۆشیدی ڕسنێتن لە ئی مەرحەڵەی ئەوەڵنە لە نەزەریانە بێسن کە ئی فرقە چەبوتن فرقەیەک یا مەذهبێک و ناو یارستان درست بکەن وەلی خۆ بادەن ئی ناوە نقم بود و الحق بوتە ناو ئەسلیەکەی کە لەلایەن هەم لەلایەن حاج نعمەت و هەم لەلایەنە نورەلی ئەلایی و دی قانونمەند وە بوو تعریف کرێت و دوای چیمنە سەر خۆ ئی دوون و دوونە هەر ئەو هینە چەس حاج نعمەتەسە کە 1970 چوتن کابرا ئێرەکانی هین کردوتم گونا کردود زیاد خەنەبانی ئێرەکانیش گونا نەکردوتن چوتە معلوم نییە چوتە باخچەکەی چور پێوەست بووتە حەق معلوم نییە چوتە باخچەکەی چوتە مێمانخانەکەی چوتە باڵەخانەکەی چوتە کوورە معلوم نییە ئێسەکە بێخەلاڵ باە بووتن یعنی ساغ بووتن ئەو گوسفەندن نەڕەچە بوت باید ساغ بوو دایرەکانە خەلاڵ داشتوتن نقصانی داشت و شەل بوو کوور بوت قبول نییە داخل خدمەت ناوتن لە ماڵ 72 ملەت معلوم نییە لێرە منزورش چە بووتن کە 72 ملەت ئەگەر پیر گای خیانەت بکوێت داخل خدمەت بکوێت قبول نەخواهد بود یانێ چە بکەتن ئەگەر پیر قڕوانیەکە وە پول ناحەڵاڵ لە 72 ملەتەوە تەڵەکە کردوتن سندوتە قبول نییە قڕوانیەکە جەم حقیقەت باید سکوت و بێسەدا بووتن بعد جمە و جمە بایەتەکانی چە بکەن جەم بوون وەلی یارستان نەباید سێر بخوێتن باید فقط تۆڕک بکەیتن مەراج 72 پیر سولتان بەر بالای تەخت نیشتوو کە چەکە جابر 1000 جا نیشتووی کە 990,000 جی لە لوهەکە لەو لوهەکە هاوردێ وەروە ناو محەممەد و ئەلی و فاتمە و حەسەن و حوسێن ئاشکرا بیاسە و 5 ئەهلە ئەبا خۆ ئەیە لێرە ئەڕا دوواداین باەتەکانی دختەر سید ناوتن باە نەیرینەجێ ئەهل سادات باەتەکانی سید هەمیشە نەزر دوا بێتن وەلی چە دوێت سید دووادان خلافە باەتەکەن هەمیشە چە بوت نێر بوت سید مەردە زەن نەمیشەوت زەن ناوتن کە هەرمە ئەلحەقەل پەیرە و ئی هینەنا ئی حەدیث نازانم حەزرەت ئیوانۆڤ بشی من نەبی ئیوانۆڤ بشین چە بیوشی من یە بنەوەی دینەکەیانە کە یەی بێسە چە سولتان ساکەڕە ئەل حەقیقەت باەتەکانی چە بوتن زەن جۆ سەرشکامی باەتەکانی بخوازن یە مقرڕە بعد دوستان توانن هینێ بکەن کە یە لە 990,000 جی لەو لۆهێکە کە سولتان ساگ نیشتووی نمایانبی لە بۆن تەخت نیشتووی نمایانبی چە 990,000 جێلی ناو محەممەد و ئەلی و فاتمە و حەسەین چە بوو نمایانبی ئەیدی ناوان نمایانبی هەتا سێری تێرەوە تا ئێرە و کەشوەسای چەساو نەکرێت چوو بڕەسێتە زادە سرمەگوو باشە کە یە سرمەگووە 72 تن ئەوەڵەن ئاوردن بە قەول حەقیقەت رەسیدەن کە ئەیەسە کە هینەکە با لە یادمان نەچوو ملی هەڵ نەپەڕی من کە لێرە هاوردن کە سابکار جەوز سەر سپارین 72 پیر بعد لێورە چە کرد فەرموود پیر شەرد و 72 پیر ڕا ببەر
به سیر لامکان پیر بنیامین زیارت کرد لصاحبکار و وەگەر 72 پیرە هەر لەو دەما چینە وەرە ئاسمانەوە یان ئەسان احتیاجی خەرمەر نێاشتن چونیان خۆیان معجزەیەکی از صاحبکارە. سورەت چوارقاپی لە ئی سەفە هاوردووە سەفەی 188 سورەت چوارقاپی کیە؟ ئەوەڵ خاوەندکارە، دوێم مەولا، سوێم شەیخ شەهابەلدین یەبووتە چە دەورەیە معرفەت نه یە تەریقەت شەیخ شەهابەلدین قاپی تەریقەتە و قاپی معرفەت بووتە چە شاخۆشین کە بووتە چە چوار مەلەک مرتزا عەلی قەمەر و سەلمان و جابرە بەڵاڵ وە چوار مەلەک تەک شاخۆشینە کاکە دارە کاکە ڕدا و کاکە اشتباه نویسان احتمالاً بود کاکە ڕدا و ئەحمەد بورقە بەندی و بعد قازی و خوداداد یعنی چوارمینە بعد حالا یەک قاپی چوارمینە قاپی ئەوەڵ بە دوێم مەولا سوێم و چوارم ئەوە و یە چوار قاپیە و ئەستا یە چوار قاپی حەقیقەتە کە لێرە سولتان ساوک نییە چوار قاپی حەقیقەتە شەیخ هینە شەیخ شەهابە در صورتی که باید چه بیاته سلطان و قاپی چوار حساب کرده چون لە ئەو هینە ئەوەڵ خاوەنکارە دوێم مەولاست بعد سوێم خوۆشینە چوارم چەس سەهاکە ئی شەیخ شەهابەلدینی منزوری چەس لێرە ئاوردە چوار قاپی حەقیقەت لە واقعێ چوار مەرحەلەی چەس چوار قۆناغ یا چوار مەرحەلەی ڕیوازە تەسەوفە سوفیگەریە شریعەت معرفت طریقت معرفت و حقیقت. حالا لێرە تمام تۆرکولی شێوانی واسە چوار قاپی حقیقت ئێرەکانی وەختێک هین هاوردەسن شێخ شا باوردە باید چە باوردە شریعەتەکەیش باوردە بەهەرحاڵ خۆی نەزانست دێتن چوو یانە ئی مەزهەبە سەرۆتای بارەتی یەک پرسین شاخۆشین لە کوورە بی لێژێر ساوجناو شاخۆشین سەر سوپاریەسە پرسین معرفەت لە کوورە لێژێر ساوجناوە پرسین چا وە قەڵەم زەڕین پیرنووسی ئەگەر پرسین کە سەر سپاریا بیش پیر بەنی ئامین سەر سپاریا کی مەڵا لە شاید منزورە بووتە کە پیرنووسی سە معلوم نییە منزوری کی بووتە و هەفتەن لەژێر چە ساژنار هەفتەن هیچ کیە پیر مستەفا باید سەی مستەفا بوو پیر مستەفا لێرە دروست نییە چون سەیە لەنگشتە مستەفا و سەی مامەد و سەی ئەحمەد و سەی شابەدی و شەیخ حەبیب و حاجی چە حاجی ناووس یا بابا ناووس لە شوێنێکتر حاجی ناووس نە شێخ ئیسا یە باید شێخ ئیسا بیاتە و سەی ئەحمەدیش چە بیاتە میر بیاتە لێرە سەی مستەفا باید بیاتە جۆز دوشایی بەدیە هیندا و خولاسە زهور شا لە ناو سادات یا لە کوردیەکانیش هاوردنە سوێ لە باش منتەخەبات هاوردێکە کە ئادەم و هەوا ئادەم بود و بعد خواست قروب فرماید یاران سوال کردند ما تو را کجا پیدا کنیم لە کوورە پیاد بکەم وەختە خاوەن کە واسە سابکەرم تواست نقم بودن وەتێچە لە مەیان هەفت شازادەگان هەفت شازادەگان کیە ئەرز کردن اسموانە چەس وەتێسن لە گشتیان گەورەتر حاجی سولتانە حاجی سولتان باووسە یەکەس هەر سەی شێخ ئیسا باید بیاتە یا حاجی باوی شێخ ئیسا باید بیاتە سەی مامەد گەورە سوارە یەکی سەی حەبیبە یەکی شا سەید بووەلوەفاز یەکی سەید شەهابەلدینە یەکیچە پیر مستەفاز یەکی بابە یادگار و بابە یادگار لە زاهر لە گشتیان بچکترە یە لێرە چە کرد بابە یار هاوردە پاڵئیان و لە باتن چەس لە گشتیان گەورەترە ئێرەکانی لێرە میراسەکەی بچوتن زاهر مهم نییە مهم وەسە کرد لە باتن بەشێک گەورە مناڵ گولدەن
باور خو و دیار ونی گولی بین ولی خو چکر نز مردم سردم وی مزخرفات گول دا مخصوصا پروفسور و دکتر کان فرخرا و گول خوان با شرم بکن که این مزخرفات قبول کردنس و هر رنویسی کردنس ایوانوف یکی لوانسه که پنجره اسلام شناسی واز کردسن را پژوهش کرد. چهار پیر و ایام هفته یه سه چهار پیر که کرده چه اسرافیل و مکایل و چهار پیر چهار فرشته که اسلام و چهار پیر شریعت محمد و سلمان و چخ و این خاونکار و لشریعت که چه محمد و سلمان و قمر و لخوشینی هر جرک بعد لوره یه نوت تازه کا کرده درست وکرنه مرد ترک بابا بزرگ کرفقی و چهار پیر سلطان ساق چهار پیر سلطان ساق چه بیسه بنیامین و داو پیر مسیح و رزبار حالا سید آوازی کرنسن هم یه داری کن پیاوتی کرنسن تمام مرد و سرا پیاو سالاری کرنه کرنسن مصطفى رزبار هینا دفشور سیلا کیری کره ایام هفته کی و کیا سی محمد جمعه است یه هر لا او مصحف رشا خالق هفته یکی لشخل چکتن خلق کتن و لیله چه هفته رجل هفته و نو یکی لسیله یعنی دو روایت یک گرن و متى و دو ادبیات وشیانه شان بس سید در وفاق چهار قاپی معرفت شریعت و حقیقت یه قاپی اول معرفت که سلطان قاپی بوده که سلطان قاپی معرفت که شاخوشین رو جگرستان کنیم ببان و چهار مرید اول جنید سه یکی تر رای درست کرده زن هندوله بعد دویم پیرمرد سیم خدا داد یه نوال جوای جوریست یعنی ای صفحه که نو شاخوشیناتی خود او چهار مریده یا چهار فرشته یا چهار یاریه کشت اوازی نیستی آواز قاپی دوم چیز شریعت سلطان کیا مولا علیه سلطان خواندکار که مولا علی باشد که در دست قاپی دوم شریعت در دست سلطان خواندکار مولا علی باشد لبان که وقتی من شریعت نوردیه پس منظوری دو چهار قاپی حقیقته وقت قصه لاهین که علی که منظوری چه دوران شریعت پس قاپی معرفت حادث شاخوشین قاپی شریعت حادث علی که سلطان علیه محمد چست پیغمبر یا زین الله یه چهار یاره که یه جور طرفی ها چهار مرید دارد یک اول که زین الله بدین دوم امام جعفر صادق سوم امام موسی چهارم امام رضا خو یانه خو و گرد علیه یعنی چند سال فرق یعنی اصلا یکان دینه قاپی سوم طریقت که سلطان شاه فضل است قاپی سوم طریقت خو لولا کی بی شاه نازنم کی بی جلال فلان کس بی ولی شاه فضل چهار مرید نسیمی و براک یا ترک و منصور و زکریا و اسم مولا در طریقت کی بی یحیی قلندره قاپی چهارم کیه حقیقت سلطان اسحاق چهار مرید که پیر بنیامین و داود و رزبار و پیر موسیه یه چبی یه شیره او مذهب سازی یا جوهره او مذهب سازی حضرت ایوانوف بی پیامبر ایوانوف ندم چناوی بینیم و ایسا بشیم سر کی؟ بشیم سر پیغمبر اکتر ای دینه یعنی که مینو رسکی داریم چند ساعت چیه فرم طولانی بود باید کنیم دو برنامه مینو رسکی لیره
دو باشتری یه بخش کردیەکەیە کە من فارسیەکە کەمتر تێرم کوردیەکە لە لێ استفادە نەکردی مەسن کە بیشتر لە لێ استفادەکەیم لە ویدۆ من لە ڕاستی ناچم سەرێ هەوەرەقێدەم کە ئەزیزیە لێکە چون کوردیە باید بتوانن بخوانن خۆیان بوسن ویدۆکە بخوانن خو مینۆرسکی و کورد چەس ناو کتاوەکەس وەرگێڕانێکیە ئەنوەری سولتانیە خۆیە چەس لە چاپخانەیە وەزارەتی پەروەردە چاپیە دەستگای توژینۆ و بڵاوکردنەوەی موکریانە خۆ حەزەت مینۆرسکی هین 1964 نازانم چە بێسە کتیب 74 احتمالاً هینەکەی بوو ساڵ چاپەکەی بوتن ئێستا لێرە خۆ دی نازانم یە چەندی ساڵ مەریەت احتمالاً هین بوو تەوەلدی ساڵ 64 بوو دیە یەک نیسان 64 باید نیسانی کتاوەکەی بوتن خۆ ئەلحەق لە عێراق بە کاکەی ناسراون یە هاوردە فرقەی ئەلحەق کە زاراوەی ئەلحەقی هەندێک تاریک و نادیارە و خلاصە چێسە سەری بەڕێزێت توانن بخۆن شەریعەت و تەریقەت و هەروە معرفەت و تا تێپەر کرێت گەیشتنەچە پلەی حەقیقەت پلەی ڕاستەقینەی خودایی کە ئیە چە بوتن یە مینۆرسکی وەتێسن کە ئی چوار قووناخە تێی کردێسن ئی جەماعەتەچە قووناوخە حەقیقەت ئێ من هەوەی جوێ ناو ئالحەق لە ئەجێلایی و هین کەت و لە شوێنێکی تریش وە ناوەلێک تریش ناسیەن کە ئەزیێت توانن چە بکەن گیر بن ویدۆکە بخواانەیەکی ئەو وەرگێرانە سەفەت 211 هاتی بعد لێرە لە ئەسوول باوەڕەکە چەس و بۆچوونی گوبین و شمارەیەکتر هینەکان هاوردێسوە لێرە بعد لێرە ئەسوولی باوەڕەکە چەست خاڵی مرکزی باوەڕی دەمارگێرانەی ئالی حەقدا چەست باوەڕهێنان بە دەرکەوتنی یەک لە دوای یەک ئیلاهیەت کە دەرکەوتونیان هەوتەن تەجەسم کردیان کە ئیلاهیەت لە دەرکەوتنی ئیلاهیەتە منزۆرە وەسەکە دوون بووتە ئێستا جامۆ و تورکی دوون و یەسەکە چەس بنەمای ئەسلی مەسەبە دوونای دوونە سەیری کلار دەشتیش کە یەسە هاوردنس مامەد کارکە ئەداای مەحدەویەت کردە یەکردنەسە یەکی لە پیاخاسیل ئین مەزهەبە خۆ ئێسەکە هیچ هەر ئەو هەفت قوناخە هاوردێستوە کە کیوەکین ئیزرائیل و ئیسرافیل و میکائیل و جبرەیل دەورەی خاوەنکارە و فاتمە و مراحل شەریعەت و تەریقەت و واسە معرفەت و حەقیقەت یەک تەجەلیات هەفتانە هەر ئێستا کە هین هاوردێت دەورەی ئەلیە نوسەیر و قەمەر و سەلمان و محەممەد یە مینۆرسکی هاوردێستوە بعد دەورەی تر بابە تار و بابە سەن و بابە فەقی و بابە بزرگ و خۆشین یە دەورەی شاخۆشین هیچ دەورەی سوتان ساکە بعد قەرمەزی و هین محەممەد بەیکیش لێرە هاتیە شەشم و هەفتم چەست شائاوتەشە شائەبداڵ و شائەلماس و شاو جەمشید یارەکانە پەریخانمیش ئێستا ئەو هەفت دەورێکە چە ئەو هەفت تەجەلیاتە مینۆرسکیش هاوردەسێ و مینۆرسکیش حەقیقەت چەست وە کەسێکە کە مەراحل شەریعەت و تەریقەت تێی کردوت و ڕەسیوتە حەقیقەت هەڵای حەقیقەتی چە بێسە چە میراس ڕائیانە کە هەر تخمێکیان نەسڵێکیان حەقیقەتیان احتیاج نییە نە ریاضەت بکیشن نە عەبادەت بکەن واسڵا هیچ کارێک احتیاج نییە ئەو سمەرەڵەکە ئەو تێی بکەن خۆت بە خۆت وەختت لە یە خانەوادی دوعا چینە سەری کە هین نورەلیەلایی تاریفە کردە کە لە یە خانەوادەی ئالحەق بۆ دنیامان ئالحەقیقەتی تەمام
بعد یعنی عزیزی توانن اینه بکن گیری بین و بخوانه که فرمایشات حضرت دومیان مینورسکی چواتی لمورد این لمورد مذهب الحق یا کاکی خلقیان هفتوانا هفتن چند هفت کسن چوار فریشته سلطان ساکن بعد لشونه چه دون ابراهیم کرزای سلطان ساکو باویار که نظرم دیگه و دیگه ترزای حسابی کن و چه حسابی کن لبازشون و پسر یا فرزن معنوی حسابی کن بعد هفتوانا حالا یه حود دسلات وەک مەوجزەیەک دوای ئەوەی سولتان ساگ ژنەکەی هەود ڕۆژان این سێ ڕۆژ بێتێ پەردەوە وە قسەی هاژنێمە سێ ڕۆژە وە قسەی شێرگەل دەورەی بەرزەنجەی ئەبراهیمیە فقط لێ لە هەزەیە هەر هەفتان خۆڵقەنێدی بدون ژن و بدون هیچ نادەم کی قەپڵە قوزەڕوو کردن هەفت نەفەر لە شکل خۆی لەلیان دروست کرد دیار دەستور ئەمر کردن ڕەنجبار هەفت لقمە دروست بکەیتن کە بخۆن هەر کامل بچنەوە شکل و قوارەی خۆیان کرد صاحبکار بناسیێت سولتان ساگ بناسیێت ئەو شەش سەیدەکەیش بناسیێت کامیان ئەو خپل مپلێ تازە لە خاو دەردکەن و هانە حاڵەتێکەکە تووککردن و سێوەڵ دێرن و بادەن دیاریش پەڕن مناڵ خەنووە چەکەن خەنینێتی وە ئی مۆجزاتەوە ئی خۆرافاتێکە بێسە سەرچاوەی علمی زانستی ئەرا پڕفسۆر دکتۆرەکانی ئیمە سولتان ساوەک و ژنەکەی حەود ڕۆژان لە پشت پەردەمانەوە لەلایەن سولتانەوە خۆڵقاون و عین و بیلەلا لە خۆی دەچن بیلەلا عین و بیلەلا بقەلقەش لە خۆیش و نسخەیەکی سەرنجامی مینوروسکی هاتووە ئێستا چاوەکە چ لاپەڕەی 19 ئینە سەرشەوەکە سەرنجام مینوروسکی خۆی یە لێرە هەف ڕۆژە هاژنێمە لە شیرەکانێکی چیمە سەری وە سێ ڕۆژ وە لە ئەو شیرێت کوردی ئەو چەند چیمەسە سەری وە یە لەحەزە ئی هەفت خپل مپل کور ساکە خۆڵقنێتن لەورە ئەوان وە فەرزەنداونە معنەوی دەنێ قەڵام وەلی لێرە بوتە فەرزەنداونە ڕاوسەکانی متای شتێک هەست کە سکسەکەی نیشان نیاوەسن لە پشت پەردە سولتان ساگ مەشغوڵیات داشتێسن تازەی یە فیلم لە سەردان سەی قاسم ئەفزەلی دەرچێسن چێسن قەورەکەی سەی مەحمەد دروست کردێسن لە کنار سیروان سەنگ قەورەکەی لە بانی نیساوەسن کوڕە گەورەی سولتان ساگ کوڕە گەورەی مەحمەد گەورە سوار کوڕە گەورەی سولتان ساگ فەرزەندە ئەرشەدە سولتان ساگ جەلیات من نازانم شەرم و هیچ پرەنسیپ و ئەخلاقیات و هیچ نێرن وەی جوورە ئی ئەزەمەتە کردنسە یەمشت کەسافەت یەمشت لە جەن وە ئی مزەخەرفات کێسە لێرە ناوەکانیان شاوردە هەبی پیشا و فڵان ویمانە ئەزیە توانێ هین بکەن بعد چلتەن و هین تاقمێکی هەفتا و دوو کەسی و بعد ئێستا کەشتە بەگشتی ئالهەق زۆریان پێ خۆشە دەستنیشانی ژمارەی کارکەر و میواندار بکەن و لە خزمەتە هیلاهیتان لە کلامی هەسەن ئاغا بە ناوی بەخشیلە بەخشیانە بخۆنێ باخۆتەنەسە و قرن متەنەفرم لێ جەلیاتەر تااقەتمیشنی بخۆن بەچە هەلوول و سەرهەڵدان و یەک مینوروسکی وەتت کە بڕوایان هەیە بە تەجەسومی سەلەمی یا تەجەلی خوددا هاوشانی خۆی لە باوەڕی گشتی بە هەلوولدا دووزینەوەی فلان هیچە هەر ئەو
ئەنگارەلسە کە ئەرز کردم کیانە دوونە دوون و هەلوول و یانە بنەماوەل باوەڕیە ئی مەزهەبەن. بعد لە هینە چەز سەرچەوەی مینوورسکی فەرقان الأخبارە کە بەرهەمە حاج نێعمەتوڵڵا خەڵکی جێهون ئاباد دانەری ئەم نامیلکەیە فەرقان الحەق چەس جێهون ئابادیە لە نزیک دینەوەر هینەکەی چ بدە 1871 تا 1920 مدت ژیانێ کە سەر بە لەقی خاموشی بووە سەر بە لەقی خاموشی نەبووە سەر بە لەقی شاخەیاوسی بووە ئێستا کە لێریچە دروست نییە وای زانیوە کاتی ئاشکراکردنی حقیقەت گەیشتووە وای زانیوە چیمە سەری چوون وای زانیوە کوڕی حاجی نێعمەتوڵڵا واتە نور عەلی شا ئیلاهی بعدەکانی ئەلاهی بیاتە نور عەلی شا ئیلاهیە یا شا ئیلاهیە کە ساڵ 1995 1313 یا 1905 لە دایک بێسەنیە لێرە هەتمان کەس هەتاویە. سەرەتایەک ڕە فورقان نیساس و ئەناوی کەشفەل حەقایق لەسەرداناوە ئەینی ئەوەدا پەسەندی زۆربەی ئەو شتانە دەکات کە پیشتر دەزانراون کە فەرقان هەرو شتێرگەکە وەجلەوە زانیاغەسن یانێ علم غەیبێک وە حاج نەڕەسیەسن قسە کوین بازاڕی جەم کردێسوە نیساسن جوور باوەڕە ئالحەق. خۆ ئەونسەرەکانی سیستەم ئاینی ئەلەق بە شێوەیەکی نمونەیی ئاینێکی چەس ئامیتەیە کە لە ئەسوولیدا قەلبی شیە دەبینەریە جز قوڵاتە شیعەز و پێویستە ئەو خاڵە چە بکە بگەریێتە بەرچاو کە ئالیهەق هەمیشە باسی 12 ئیمام دەکەن. پس چەس با یەکم گۆرە وەکەم ئەزیزیل خاز بخۆنێ ئێستا چەس دەبینرێت پێویستە ئەو خاڵە بگرێتە بەرچاو ئالیهەق هەمیشە باسی 12 ئیمام دەکەن و وەک ئاکامێک نابێ لای کەم ڕاستەوخۆ پەیوەندیان بە ئیسماعیلۆ بدرێت ئیسماعیلیە چەبی 7 ئەمامی بین یان 12 دینی حقیقت بە پێرەی فورقان ناوەڕووکی ئەو دەجوزە بە شێوەیەکی ساکە دینێتە گۆڕێک کە دوای هاتنی دەقی قورئان کەوتوتە ژێر زەختەوە بەڵام ئالحەق لە ڕاستیە ڕێگای خۆیان لە شیعەیەکی ئۆرتۆدۆکسەوە بەرەو پێکهێنانی سیستەمێکی جیاوازی ئاینی دەگۆڕن. خۆی جیاوازیە لە چەست 12 ئەمامیان قبولە لەو لای هەموو شتێکی شیعیان قبولە شەریعەتیان قبولە ئەی جیاوازی لە چا بینێت. بەهەرحاڵ ئاینی ئالەق بە شێوەیەکی گشتی هاوڕێن لەگەڵ چا هاوڕێ لەگەڵ ئاینی دروزی نووسێری ناوەڕووکی ئەلی پەرستی هەیە بەڵام لێرەدا ئەلی سیبەرێکی تەواوی سولتان ساکی بەسەر دەکیشاو ماسماڵی هەزیزی توانن بخۆنە هینەکیانە بعد لە لاپەڕێ 221 فەرمایشاتە هاتێ سبات قەورە ساک و سەفەر مینوورسکی 1914 کە من لەوی دوو وەرنگیچە ئەرز کردم تا لە زووتر من 1905 تاریخەهین کردم لەورە بزانیم یای هەرمای کوردی کەس فارسیەکەنی لێرە هاوردێسەوە کە زانیوێن لە کوورە بۆ ناوبراو لە بەرزەنجە کیلومتری لای ڕۆژهەڵاتی سلەمانی لە عێراق ژیاوە سەرۆکایەتی سەیدی ئیبراهیم ئالیحەق ئیبراهیمی ئالیحەقی سایش هەر لە دراوسەی ئەو شوونە دەرزانیم لێرە بناقەی ئاینی ئالیحەق زیاتر بە سولتان ئەسحەق زانراوە بناقە دانەری ئەلبەتە
دامەرزن یا بناغە دانەری مەزهبە چەس سولتان ساک یەمین وروسکی بوده دەویشی کە باپیری سولتان ساکە سەیدی هەمەدانی بیەسن لەوەیەوە هاتووە ناوچەی گوران ناوچەیەک لە کە شارە زۆر هاتیەسن و لە باکوور سیروان چەند لەورە ئی مەسەبە دروست کردن ناوی باوکی هینە سەید ئیسایە و ناوبراو لە بەرزەنجە کیلومتری گای ڕوشوا سلەمانی چاد لە عێراق ژیاوە سەرۆکانی سەیدی لەقی ئیبراهیمی واسڵا شا ئیبراهیمیەکان ئەلحەق ئێستاش هەر لە دەراوسێتی ئەو شوێنە دەماون لە ئەو شوێنە لە چواردە شوێنەماوە سەید ئیسا چەکرێ لە پیریدا دایرە یا داعیڕاق کچی هەسەنبەگی جەلا جافڕای تێرنەوەی چە سەردەم هینە کە لە ژن هاوردنەکەی ساکە کە چیم لەسە سەری و ئەزیێت توانن بخۆنێ بزانێ من ئەوەیە ڕوویدا وسن خۆ گۆڕێ مام گۆڕی چە ناونجی سولتان ئیساق کە مینوورسکی ساڵە 1940 چاوی پێکەوت کەوتوەتە سەر کەلێکی لای ڕاستی لیواری سیروان وەگەر لەوێەوە بەرەو ژوور هەرکیشی دەبینی ماوەی کەم لە پردی پردیوەر و دوورە خۆ یەکەس لە کنار لێوان قەورە سواسرا هینێ گۆڕی مام ناونجی سولتان ئیساق خاڵا ئی مام ناونجی نازان منزوری ئەسلیە منزوری چەست سەید ئیسا باوکی سولتان ئیساق سێ کوڕی لە ژنی یەکمی بووە کە ئەو مەسەلە دەبێتە بۆی هۆی ئەوەی چە سێ کوڕە هینێ و ئەسرا کە کەفنە شوونێ و مەسەلە هینێ سەلێرە هین قار مەڕنە و هین ڕوژەکانی خۆ ئەوە داربانگانەکەی وە کوردی بی خۆ مینوورسکی و کورد تەرجمەی حەبیبولا تابانی یە فارسیەکەیە کە من هەفقەت ئەو هینە یەک دوو بەخشە لاوردم عەقیدەی دیگەرێکە لە کوردستان هەیە چەس ئاین ئەلیەلاهیها یا ئەلحەقا کە یەک ئاینە کامڵەن کوردیە مەرەمەت دیریتن و تحقیق لە مەوردەوە نەهاتێسن یەن نیساسن و ئی عەقیدە زمانی کە و خەلیفەی چوارم حەزرەت عەلی ڕەسیەسە خلافەت چەکردە پێیا بیەسن ئی ئاینە ئەلحەق کێسە چیمنە سەرێکە منزوری چەس شیعە است معتقدات مسلمانان ردکن و تقریبا قش دون تصاویر مزخرفة معتقدات فقط چکن اهل سنت ردکن نه این مسلمان گرد و یسکه ایچه دون و تناسخ خروایسه چیم نسری که دو چشت جوازن که اینش حواری هستاس نور علی الهی یسه 7 بار و ظهور رسی هچوت و سر و بار یه بار لخداوند و لوجود علی و بعد که رسه و ترتیبات قبول حضرت محمد یکی ده فرشتگل دوران علی بیسن بعد اسرار بابا خوشین و باسیله هین بیسن یسه علی لایه و تناسخ رویت قادن و یسه بزنیم او سفری ها کلای واقعی قزلباش ترکیه او جرهینی ده یسه لیره الإلهية الواقعي سر نازازگاری دیرن که قزلباشی المنطقه درسیم الإلهيين ولی خوال ترکلا هینیان اوان وی جوینا چوتن قزلباش ویانا حساو کرده بعد وجه لو 1913 لمنطقه هین دانشمند روس لناهیه جانگر برق الإلهي دیسویانا بعد در سفر دوم من مینوورسکی منظوره که ل 1914 خب 1914 این توانم از سریب کشمه چه قبیله پیروزی که الالهیین خب پیروزی قبیله پیروزی حالا یا قبله پیروز به بیاته یا هر چیز قبیله پیروزی درست نیه بعد ل اوایی
کە کوچکین گەورە و سەخت ئەوراما ناچەکە بێسە دیواری چواردۆری گردووە منزەرەی ئەو ئاواییە فرە تەرەف وەسرا شاقوە فرە جوانە لە قسمەت قەربیوە چوتە ڕوودخانەی زابکە ڕوودخانەی زاب لە شوێنێکی کۆ وە سیروان ناسیەتن لەوڕۆ مەسەن سیروانەوە لە خۆ منزوور هەرە جووە سارە و ڕوودخانەس چاکەی لەورە ئارامگای باوەیار بینیتن لە ئەو قسمەتەچە ئارامگای باوەیار هەست پس لەو کوردیەکەی وەختی نیساوەسن قەورە سولتان ساک دێرە بتیچە قەور باوەیار و ئی قەور باوەیارە وەگەر چێە وەگەرد ئەو نووسراوەی شیرەکان هاژنێمەتە یەکگرن لەو ڕواایەکە کە هاژنێمەت وە شیراوەرسوی وەتیچە وەتێز ئیوەت لە پردیوەر و دەستور خۆت ساک نریاسە قەور کە بووتە قوبڵەی ئەلحەق خۆ یە لە ئێرە لەو سەردەما 1940 مینورسکیە ئێرەکانی وەتون یا ئیوەت و قەوهینە هین باوەیارە قسەی درویک نەویەسن هەرچەند هینە لێرە هاوردێسن لێ شوێنێکتر هاوردێسکی کەم ئاو لە کەوسەریشتانە سپێڵبتە لە ناو پرانتس نووساسێت ماڵەن متەرجمەکە زافەی کردوت و هەرحاڵ یە سەفەی 45 هینەسە کتاو تەرجمە فارسیەسە بچینە خزمەت ڕەشید یاسمی لە مەورد یانەوە شەوەتێسن ڕەشید یاسمی کە ناو کتاوەکەچێت کورد و پەیوەستەگیە نژادی و تاریخی تاریف ڕەشید یاسمی ئوستاد دانشگای تێران بیە و لە نەشریات مەجمع ناشر کتاو شمارە 9 ئەسرا یعنی چاپ جایگای فروش کتاو فروشی ابن سینا چاپخانەی ئیران خۆ ئی کتاوە چا کردێسن ئیمڕۆژ هاتیەس سەفەکەی نیسانمەسن کوورە بوو 124 کە ئەتماڵان سەفەی 120 بوتن کە ئیمڕۆژە تقریبا تەمام تایفۆیل کورد مسلمان و شافعی مەذهبن هەتا لە ئێران تایفۆیل کورسان ئی مەذهبە دێرن بیجێ لە خانەوادە ئەردەڵان و بازێ ئەشیرەوێلێ کەرمانشاهان و لۆڕستان جور سنجاوی و کاهڕ و قەیرە کە شیئەن و گوران کەرمانشا چە بود کەرمانشا ئەلحەق یا ئەلیلاهیەن ئەلیلاهیا کە ئەلی وەخوازانن مرکزیان یا جێ نیشتە جێ ئەسڵیان چەس کەرماشانە و ئادا و عەقیدەیان مەشهورە لە جیهێرێکی لێران ئازەربایجان و تێران و یانە یە چوتە سەرچە تورکە لەوفۆینیە لێرە شێواندنی هەزرەتیی یەکی لەوانە بێسەکە مەموریەت داشتێت یە بنووسێتن لە هەندوستانی لەلیان زندگی کێتویانە بعد وەرجە لە ئەوەی کە ئیسلام باید چە بینەسن زەرتشتی بینەسن کە ئی ئاتەشکەدەوێ لە هینە بەڵگەی وەسەکی یانە زەرتشتی بینە کوردانە دینبەهەی بینەس ئاتەشکەدەکان ئێستا لێرە ناویان بردێ بعد لێرە چە لە زیارەت اینی کە بەقایای ئاین قبل از اسلام خود را حفظ کردن ئەلیای مثل ئەلیۆلاهیە مثلا بەزێک لە توایف و عەشیرەکان وەتێ بعد مثل چە ئەلیۆلاهیها و یەزیدیها و سارلیها و شەبەکها و بجوورانها لێ ئی چەکردنە یانە مثلا ئاسارە ئاینیە لە قبل از اسلام لە ناو خۆیانە حفظ کردنەسن هەمە لە باوەڕەکانیان هەست سێ تایفێ ئاخر ئیسانە چە کردنەسن فرە تاقیق لەسەریان نەکریا سارەلی و شەبەک و بجووران
بعد سارالی شبک لیره چیه سنچین که لیره این کاکا لمنطقه کاکا خود را از نسل اشیره کاکا میدانند و ته سارالیکان خوان و کاکایی زانند. لناو هنا مذهبی چه طبقه روحانی درجه ولکان سیلن و طبقه بعد چه کاکیلن. یه فرمایشات رشید یاسینی. خب زرین کوبش لناو ارزش میراث صوفیه، یعنی جمع خانداری و نظر نیاز و بعد کلام خوانی و اصلا سما و رقص و یانو اری ساز و خلص و جذب و یانه و سرسپاری و پیر یا مرشد چکه ای 5-6 سنته یعنی تعلق دیتا تصوف خاص. زرین کوب 1377 صفحه 97 چه میراث صوفیه. ای مشخصه دینیه توانیه چه برگه بوده که ایانه ای علاقلا به شکل تصوف یا صوفی گریه. خب ایسا بچیم حضور جناب حاج نعمت الله جیهون آبادی که بزنیم من ای عالی جناب دکتر محمد مکریه اولا چرا جالبی است رای حق الحقایق رای عالی جناب فرم هم بیسن بعدش را هنری کوربن. خب استاد تحقیقات کی بیاد در مرکز تتبعات علمی آمار و اصلاح وزارت علوم فرانسه و دانشگاه پاریس بیسن اینا. بعد این کتاب اینی چاپ دوم یا 1361 حتاوی یا خورشیدی یا 1982 چاپ یسن چاپ دومه. هاورده سو کتاب حق الحقایق لئی جلدیه چست تقدیم کریت علاقمندیل که یکی لآثاریل فارسی فر چست بهاداره یا ارزشمنده گران بهاست که چکه گنجینه اطلاعات و مفصل ترین تاریخ منظوم الحق شمرده میشه. یعنی که کامل ترین تاریخ نیوسریا و نظندراتی لمورد الحق حق الحقایق تعریفی که حضرت محمد مکری لمورد ای کتاب کده و هنری کوربن اروجک لو ویدوله چی مسئله چکدن و حاوتای کتاب المقدس انجیل هستاوی انجیل و تورات و قرآن. خود حاج نعمت لیه ایشون رو اشاره کرد. چاپ حق الحقایق و سیچه فرل اسرار مذهبی الحقل چکتن شناسایی کردیستن خوی متعلق و شاخه که خاندان شاهی اسی را جگ ارز کردم لوره کنیسیا و خاموشی بیست نادرست بی و خاندان شاهی اسی درسته که خوی سر و خاندان شاهی اسی بیستن که یکی خاندان 11گانه الحقه که 11 خاندان دارید که یکی لوانه شاهی اسی. خب کتاب شاهنامه این للایان کیا؟ للایان نور کرکه و نور علی ابن نعمت الله چی بیم محرر یعنی تحریر کریانی سیاستن را چاپ و تمام بیسن حق الحقایق 8 شهر جمادی الثانی 1337 قمری چه کردیسن؟ تمام کردیسن تمام شد. لأول تا آخر بیسن چه 15,001 اند یکم چه بیت شعر. انشاءالله تعالی دوستان و طالبان الحق بخوانند و چه لمعانی حقیقت و گردش مظهر و مظهر خلایق مفهوم شوند و از فیوزات نامتناهی حضرت سلطان حقیقت مستفیض و کامیاب گردند. یعنی چه است؟
فیض وصلا دانش سلطان ساکه کلیله فیض بن دولمن بن اوانه تخوانند چز ای 1337 یه تمام کرده سر چاپ اولی پاریس 1344 خورشیدی چاپ دومه و گرد اضافات و تصحیحات لتهران 1361 هجری شمسی بیاروجه گرست. خو اسم محمد مکری لمورد الحق و چویشتن اول لمورد شبی لمورد حق الحقایق و اهمیت حق الحقایق بی. رشته یا مسلک الحق یکی از رشته های انشابی معمولا وابسته به چه مذهب تشیع بوده است. خب محمد مکری لیرس میشه چه الحق یکی لرشته جوابی یکی لشاخه جوابی مذهب شیعه است و مجموعه لعقاید و آراء خاص تشکیل بیستن که لزمانی الفردیر و منیسجی و گرد ذخیره گنجینه المعنوی اسلام و اساطیر ایران چست و باورگل فرقه قالی خوارجوانه یا قلات شکل قاطی بی شریک بیستن ولی قرب قلات یا قلات گوانه تلفظ درسته که پخش و بینستن ای پیروان ای مسلکه و ای عقیده لسواسا اساطیر ایرانو لباورگل اسلامو و لباورگل شیعه درست و یعنی برچسب چه دیرن پیروان حقیقت ناویانه که سینه و سینه این بودن و ارث رسیدی مذهبه و دنباله هوا او اصولسه که شاه مردان حق علی ابن ابی طالب به سلمان و بعدی و ادعی از یاران نزدیک خدا آمد. پس یه چیز بر حسب سنت یعنی پیروان الحق چیز پیرو احساساتی که مذهبی هن که سینه و سینه نقل بیسن و هر و چشت اصولوهی نسه که علی و سلمان و بعضی کتر یاران خوی واتیسن یعنی هر او سرمگوسته که هینه کرد قصه لیده و حسب آنان لقرن 4 هجری کسی و نو بنا و اعتقادات پیروان ای مذهب مبارک شاه کرده هستند که مظهر الله بیستن و لدالکی که باکره و دنیا هاتی هستند و نو مام جلاله و چکر ای طریقه شایع کرده نو مردم لورستان. قرن 7 چکر هستند مناطق کردوار بین ایران و عراق عرب حالیه چکر هستند شونه کتر بیست که آین لطی پرستند و اوش لیان چیو؟ لیان سلطان اسحق و تلفظ محلی سلطان سا که او چکر دیگه مقنن و مجدد هم قانون گذار بیا و هم نوساز آین حقیقت بیستند در منطقه اورامان و گوران و جوان رو گوران و کیوال داله هوید. خب یعنی اینی که تفسیراتی که برزنجوات سر اورامان یعنی وظایف پیرو دلیلی یعنی او اینی که بعد اینی لشونگلی که یالتیلی که مثلا استانیلی که ایران آذربایجان و قزوین و تهران و یعنی چه الحق یعنی منظوری چه فارس و ترک و یعنی چه الحق هن لعراقی چه هن لمنطقه سلیمانی یعنی و خانواده الحق هن که منظور کاکیه لیره و علاقش لکوره هست لمنطقه خراسان و افغانستان و پاکستان و هندوستان و لمنطقه قفقازش تشریف داره الحق زنی هویت و ای هویت و چو لقالب ای دینه چو دارزانه نیکه پکنه چو
تحریفی کردن چه ولیاری که برنسنی با بوجدان گرم إذا مباني الحق لحق الحقائق ويدوكا تقريبا 2 ساعت ورديك چيسن اتمالا نزيك 2 ساعت بوتن چون من چند دقیق لهين ساعتك شروع کرد وقت بخيتن شروع کردم فرسن ينيسي چون لواقع 37 صفحه ل 79 صفحه بلگه چون بلگه كانش هينن اکسن هین دیرن حجم فريق دیرن هسه که ایرکان ادامه بیم 2 ساعت طول کشه و یا سنگینشه و ایما چکیم کمل دو برنامه لجی یا برنامه کمل 2 برنامه که بتوانیم پوشش بیمن بخش آخریش و تیش بخیم لسر جاوازی کن جاوازی جهان بینی فکری فلسفیه و شارستانیت گوران و ای مذهب ای هویت مذهبی که للایان ای حضرات و تعریف کریا یا سمن کریا آینو مسلک و ملانکه چه کریا سن پایگذاری کریا و تعریف کریا و ناسانی است و هر حال تا ایره هین که من ای بخش خیمنا ویدو دویم لئی زمینه خب عزیزی تا ایره ایما چیم نسر ای کسایت یلا یا ای پژوهشگریلا که قرصایی فریق داشتن لسر تعریف بنماغل باوری مذهبی که بناخدانریانی یا دامرزیانی و نو سلطان ساک و داسپیا نسبت دریا و چونیتی و اصلا کسی دیکتر چو لبان او بنرتی که ایوانوف داینا دنبال کن جور دکتر مردادی زدی مینورسکی و زرینکوب که تایره چیم نزستری و محمد مکری کیانه چکن هر او خطا ادامه دن و هر او روانگه دیرن و تابزانی من لشون حاج نعمت چو هین بیسن چو کفتس ای فکره که ای قانونمندیه و شوی که واصله شیر بیان بکتن ولی یک دو نسره و هر وجه که نوری بری مینورسکی فرقان چبی اخبار بی فکر بسته که چه باعث بیست که حاج نعمت الله جهون آبادی بتوای مذهبی که نو کاکی و الحق گردیست خوی قانونمند بود که بنویسی و نظم بیته انسجام بیته و لزوان خوی یه سیمن دیمن محمد مکری چنی و اهمیت و لی بار وقت سکته و هر وجه مینورسکی دلی استفاده کرده سندن روانگاه حاج نعمت و حاج نعمت بوده بناغه باوریل کرک نورالی الهی و او چوتا پای تعریف او هنگی که قصد سری کردیم او انگاره یا او بیروکل تجلی و شام همام و مظهریت و اوان دون و دون و هر حال تا ایره هاوری مثل ولی ویدو اکتر ولی درفت اکتر لوی برنامه که تر ادامه بحث دیمن که بتوانی من کامل بکیمن و عزیزی علاقه من یا مشتاق بتوانن گشت من بکن که من بغیل اصلی سرچول اصلی لمورد آیین یا مذهبی که
دامەزراننی و سولتان ساک و بەسیاسوە چە بکەن لە وەردەسیانە چی چەند منبەی بنەڕەتی یا ئەسری کە ئی مەسەبە خستنە ڕواج دانا لە وەردەسیانە بوو لە بەنامەی ویدیۆیی 4-5 ساعت هەرچی ستایرە 2 ساعت توی ئەوە احتماڵی بەنامەکی 2 ساعت زیاتر بێتن کە بوتە نزیک 5 ساعت کە 5 ساعت ڕایگی کە تۆ یە تاریخە تقریبا 150 ساڵە یا خوارەکەی 150 ساڵە ڕات لەوەر چەوت بود لەوەر دەست بود و بدون هیچ زامەتی کە هەزاران لاپەڕەست تو لە 5 ساعتە لەلێ کەڵک وەربگریت ئاگادار وەربیتن لە ئی تاریخ دەور 150 ساڵ ئاوات زنیانیکی خۆش ئەڕا گشت لای بر بنیشنەخ